ڕۆژنامەی ئەلعەرەبی بەریتانی دەڵێت سەردانەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بۆ تورکیا تەنها خۆی لە توندکردنەوە و هەماهەنگی لەگەڵ حکوومەتی تورکیا نابینێتەوە، بەڵکو پەیوەندی بە گفتوگۆکانی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لە بەندەری جەیهانی تورکیەوە هەیە کە ماوەی 2 مانگ زیاترە ڕاگیراوە. ڕۆژنامەکە ئەوەی ئاشکرا کردووە کە بەشێک لە سەردانەکەی مەسرور بارزانی بۆ ئەنقەرە بۆ هێشتنەوەی خاڵەکانی نێو ڕێکەوتنامەی 50 ساڵەی نێوان دەسەڵاتدارانی هەرێمە لەگەڵ تورکیا لەبارەی فرۆشتنی نەوتی هەرێمەوە. ڕۆژنامەکە دەڵێت ئەو دۆسیەیە جێی نیگەرانیەکی زۆری بنەماڵەی بارزانیە کە ترسیان هەیە بەندەکانی ڕێکەوتنامەکەیان ئاشکرا بکرێت کە لە ساڵی 2014دا لەگەڵ ئەنقەرە و بێگەڕانەوە بۆ بەغداد واژۆیان کردووە. بەپێی ڕێکەوتنامەکەش تورکیا بۆ ماوەی 50 ساڵ نەوتی هەرێم هەناردە دەکات کە ئەوەش بووە هۆکاری ناکۆکی نێوان بەغداد و هەرێم و ڕاگرتنی پشکی هەرێم لە بەشە بودجێی عێراق تا ئەو کاتەی بەپێی بڕیاری دادگای کارگێڕی پاریس لە 25 ئازار پرۆسەکە هەڵوەشێنرایەوە. لە درێژەی راپۆرتەکەیدا ڕۆژنامەی ئەلعەرەب نووسیویەتی گومان لە بوونی گەندەڵی گەورە لەو ڕێکەوتنامەیەدا هەیە کە نێچیروان بارزانی سەرۆکی ئەو کاتی حکوومەتی هەرێم لەگەڵ تورکیا واژۆی کردبوو. ترسی ڕاستەقینە لە ئاشکرابوونی ئەو ڕێکەوتنامەیە هەیە. بەپێی ڕۆژنامەکە گومان دەبرێت سەردانەکەی مەسرور بارزانی بۆ ئەنقەرە و چاوپێکەوتنی لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان و گەورە بەرپرسانی تورکیا هەوڵدان بێت بۆ چارەسەرکردنی ئەو دۆسیەیە کە بێدەچێت ببێتە شەرمەزاریەکی گەورە بۆ پارتی کە دەسەڵاتی لە هەرێم بەدەستە لە لای ڕایگشتی خەڵکی کوردستان بە تایبەتیش لە کاتێکدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە پێشە. لەلایەکی ترەوە ڕۆژنامەی بەغدادە لیۆمی عێراقی لە زاری بەرپرسێکی ڕاگەیاندنی یەکێتیەوە بڵاوی کردەوە. جیاوازی لە نێوان ماڵی کووردا و بە تایبەتی نێچیروان بارزانی سەرۆکی ماوە بەسەرچووی هەرێم و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمدا لەسەر بەڕێوەبردننی گفتوگۆکانی ئەنقەرەی تایبەت بە دۆسیەی نەوت دروست بووە. بەرپرسەکە کە نەیویستوە ناوی ئاشکرا بکرێت و توویەتی نێچیروان بارزانی ویستویەتی سەردانی ئەنقەرە بکات و گفتوگۆکان بگرێتە دەست، بەڵام مەسرور بارزانی سوور بووە لەسەر ئەوەی خۆی بەتەنها ئەو دۆسیەیە بەڕێوە ببات. پێشتریش بەرپرسانی نزیک لە سەرۆکی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان ئەوەیان بۆ ڕۆژنامە بەریتانیەکە ئاشکرا کردو کە محەممەد شیاح سوودانی سەرۆک وەزیرانی عێراق داوای وردەکاری گرێبەستە نەوتیەکانی لە سەرۆکی ماوە بەسەرچووی هەرێم و سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو کردووە، بەڵام نێچیروان بارزانی ئەو داوایی ڕەت کردوتەوە و مەسرور بارزانیش وتوویەتی ئەوە داواکاریکی قورسە. بەوتەی ڕۆژنامەکەش ڕەتکردنەوەی داواکەی سوودانی لەوەوە سەرچاوە دەکرێت کە لە کاتی ئاشکراکردنی وردەکاریەکانی ڕێکەوتنامەکەدا گەندەڵی گەورە لە گرێبەستەکەدا ئاشکرا دەبێت. دوای بەنایاسایی ناساندنی هەناردەی نەوتی هەرێم لەلایەن دادگای پاریس و بڕیاری قەرەبووکردنەوەی عێراق بە بڕی ملیارێک و 500 ملیۆن دۆلار بۆ ساڵەکانی 2014 تاکو 2018 تورکیا هەناردەی نەوتی هەرێمی لە بەندەری جەیهانەوە ڕاگرت. بەرپرسێکی نەوتی عێراقیش ڕای دەگەیەنێت دواکەوتنی هەناردەی نەوتی هەرێم لە تورکیاوە بەشێکی بۆ ئارەزووی تورکیا بۆ گفتوگۆ لەسەر قەبارەی قەرەبووەکان و پێدانی هەمان ئەو ئیمتیازاتانەی پێشتر هەرێم بۆی فەراهەم کردبوو دەگەڕێتەوە.